بەهۆی قەیرانی داراییەوە دەوامی بەشێک لە زانکۆکان پەچی کەوتووە و بایکۆت لە زانکۆکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان درێژەی هەیە. مامۆستایانی زانکۆش دەڵێن پێویستە حکوومەت هێرێم داخوازی موچەخۆران جێبەجێ بکات بۆ ئەوەی چیتر دەوامی زانکۆکان پەچی نەکەوێت. ئەم گرفتە دەرونیانە مامۆساژ لی بێبەش نەبووە وەکو مامۆساژ بە هەمان شێوەک لەبەرەوەی کە خۆی بە پەروەردەکار و خزمەتکاری خوێنکار و نەوەکانی دوهاتوی کۆمەلگا لەجانێ ئەمیش لە ڕووی دەرونیەوە حەز بۆ معاناتە گەورە دەکات کە تەمەنایەوە دەکەین کە حکوومەتی هەرێم بە جۆرێک لە جۆرەکان لانی کەم بەشێکی کەمیژ لەو داخوازانەی کۆی گشتی ینی فەرمانبەران و مامۆسایانی هەرێمی کوردستان دابینکە بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە بە هەموو لایەک بکەوێتەوە سەرکار و لە هەمان کاتدا نەتوانرێت ساڵێکی خوێندون و ساڵێکی تەمەنی خوێنکارانیش بە فیرۆ بڕوە. لەسەر ئاسی خوێنکاران بێگومان زیانی لەوەدایە کە ساڵێکی ئەگەر بایکۆت بەردەوام بێت و پرۆسی خوێندن دەست پێ نەکاتەوە ساڵێکی خوێندنی خوێندکاران ئەفەوتێت و ئەمەش دەبێت هۆی ئەوەی کە خوێندکاران یاخود ئەو جیلەی ئێستا کە لە قۆناغی خوێندندان ساڵێکی پێشکەوتنی تەمەنیان لەسەر جەموارەکاندا بە فیرۆ بچێ. بەردەوامی بایکۆتی خوێندن و بە تایبەتیش زانکۆکان مەترسی لەسەر بەرزبوونەوەی ئاستی زانستی لە هەرێمی کوردستان دروست کردووە. کۆمەڵناسێک پێی وایە کە درێژەدان بە بایکۆت و نەبوونی دەوامی زانکۆکان کاریگەری لەسەر دەرونی خوێنکاران دروست دەکات. بایکۆتکردن یاخود نەکردنی دەوامی خوێندن بە تایبەتی ناوەندەکانی زانکۆ و ناوەندە ئەکادیمیەکان کاریگەری خراپی دەبێت لەسەر دەرونی تاک لە باشووری کوردستان چکەوا دەکات لێرە بەدوا خوێنکار یا ئەو خوێنکارانە لە قۆناغی سەرەتاییدا پشت بە خوێندن نەبەستن، یانی هەمیشە ئەوە بیریان لەوە نەبێت کە خوێندن ببێتە هۆی دەستەبەرکردنی مافەکانیان وا دەکات کە پشت بە خوێندن و پشت بە بڕوانامەکانیان نەبەستن و ئاستی خوێندنی زانستی لە باشووری کوردستان تەواو دێتە خوار و کاریگەری دروست دەکات لەسەر پرۆسی خوێندن بەگشتی. لە دوای سەرۆڵدانی قەیرانی دارایی و پاشکەوتکردن و کەمکردنەوەی موتە دەوامی خوێندن بە تایبەت زانکۆکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان تا ئێستا لەم ساڵدا دەوامی تێدا نەکراوە. مامۆستایانی زانکۆ بە گرنگی دەزانن کە دەوامی خوێندن ڕانەگیرێت چونکە وەک دەڵێن کاریگەری دەکاتە سەر ئاسی خوێندەواری و زانست لە هەرێمی کوردستان. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.